الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لێبێت بیست بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی نەسیمی قورئان بە خزمەتتان گەیشتینەوە بە هیوای ڕەزامەندی خوای پەروەردگار، پاشان سوود و قازانج بۆ هەموو لایەک. خۆشەویستان، پێشەکی بەرنامەکەمان کورتەباسێکی تەجویدیە پشتیوان بە خوای گەورە. ئەمڕۆ دینە سەر بابەتێکی تایبەت کە لە زانستی تەجویدا باس کراوە. ئەویش بابەتێکە کە پەیوەستە بە دەرچەی پیتەکانەوە و بە سیفەتی پیتەکانەوە. دوێنێ باسی سێ پیتمان کرد: پیتی ئەلیف، واو، یائی مەدی، و کۆمەڵێک هەڵە هەیە کە لە وتنی ئەم پیتانە ڕوئەیەن. نمونەمان لەسەر هەمووی هێنایەوە. پشتیوان بەخوای گەورە ئەمڕۆ دێنە سەر پیتەکانی قوڕک و دیارترین ئەو هەڵانەی کە لە وتنی ئەم پیتانەیە ڕوئەیات. خۆشەویستان، ئێمە 6 پیتمان هەیە کە لە قوڕگا ئەوترێت: هەمزە و ها، عین و حا، غەین و خا. ئەم 6 پیتە لە 3 شوێنی جیاوازەوە دەوترێت. ئەگەر ئەقسەل حەلق حساب بکەین، کۆتایی قوڕگمان کە دەنگەژیەکان و نزیکی دەنگەژیەکانە، کۆتایی قوڕک دوو پیتی تایە: هەمزە و ها. چی و چی قوتابیانی خۆشەویست؟ هەمزە و ها. پیتی هەمزە کۆمەڵێک هەڵە هەیە کە لەم پیتەیە ئەکرێت، ئەبێ ئاگامان لێ بێت. بۆ نمونە، یەکەم هەڵە کە ئەکرێت قەڵەوکردنی. پیتی هەمزە سیفەتی قەڵەوکردنی نییە، واتە پیتێک نییە کە قەڵەو بکرێت. جاری وا هەیە وشەی ئەصابعهم بە هەڵە ئەخوێنێتەوە چی؟ ئەصابعهم. هەمزەکەش قەڵەو ئەکا. یا ئەصحاب ئەڵێ ئەصحاب. پێویست ناکە هەمزە قەڵەو بکرێت، چونکە هەمزە سیفەتی قەڵەوکردنی نییە. ئەمە یەکەم حاڵەت. دووەم حاڵەت کە ڕوئەیە لە وتنی هەمزەیە و هەڵەیە، ئاسانکردن لەو شوێنی کە جێگای ئاسانکردن نییە. ئاسانکردن بە واتای تەسهیل دێت. هەمزە ئێمە لە ڕیوایەتی حەفسە ئەمەی کە خوێنینەوە چەند شوێنێکی کەم و تایبەتمانەیە کە تەسهیلی تایە، واتە ئاسانکردن. لێرەدا ئەم وشەی کە هێناوێت و ئەم نمونە: یا ئەیوها. جای وای ئەڵێ چی؟ یا ئەیوها. یا ئەیوها تەسهیلێکە، هەمزەکە دەرناخە. ئەبێ بڵێ چی؟ یا ئەیوها. بڵێن ئەیوها. وەکو لەم سوورەتەیە کە هێتە ڕێمان، پێویستە هەردوو هەمزەکە بە جوانی بوترێت. حاڵەتی سێم بۆ پیتی هەمزە خۆشەویستان ئەوەیە کە لاوازی بکەین لە کاتی وەستاندا. بۆ نمونە وشەی ئەسەما. ئەسەما بڵین چی؟ ئەسەما. هەمزەکە دەرنەخین. ئەمەژەر هەڵەیە. ئەمەژەر هەڵەیە لەم ڕیوایەتی کە ئێمەی خوێنینەوە. ئەبێ بڵین چی؟ ئەسەما. بڵێن ئەسەما. ئاوان نەبرێکی کەین بۆ ئەوەی هەمزەکەیش دەر بکەوێت. ئەمە پیتی هەمزە خۆشەویستان. پیتی ها کە هەر کۆتایی قوڕگ ئەوترێ، ئەقسەل حەلق قەڵەوکردن. پیتی ها سیفەتی قەڵەوی نییە، جاری وهەیە قەڵەوەکرێ. بۆ نمونە ئەڵێن چی؟ ئەڵڵاهو. لەبەرەوەی لامەکە قەڵەوە ئەڵڵا، هەمزەکەیش جاری وهەیە چی لێت؟ قەڵەوەکرێ. بێگامان لێ بڵین ئەڵڵاهو، هایەکە قەڵەو نەکەین. یاخود وشەی وەنەهار، جاری وهەیە ئەوتێ چی؟ وەنەهار، هایەکەش قەڵەو ئەکا. کە هاکە قەڵەو بوو، ئەلیفەکەش بە دوایە قەڵەو ئەبێ بە چۆنی بخوێنەوە؟ وەنەهار. بڵێن وەنەهار. زۆر باشە. حاڵەتی دووەم بۆ ها لاوازکردنی بۆهۆی زیادەڕۆیی لە دوورخستنەوەی دەنگەژیەکان. بۆ نمونە وشەی ئیهدینا، بڵێن چی؟ ئیدینا. ئیدینا. لە دەنگەژیەکان دوورکەوینەوە بێتە سەرەوە، بێت بەلای یایە. پێویستە پیتی ها پیتێکی لاوازە خۆی، ئەبێ بە جوانی دەری بکەین. ئیهدینا. بڵێنەوە ئیهدینا. زۆر باشە. حاڵەتی سێم بۆ پیتی ها کە هەڵەیەکی دیارە، بەڵتەواوی دەرنەخستنی لەگەڵ هاوشێوەی خۆی یان پیتی حادا. بۆ نمونە وشەی جیباهوهم، ئەگەر دوو ها بە دوای یەکا بێ خۆشەویستان،
أبي أقامان لي بنيكن بجباهم جباهم أما هلا أبي بلين شي جباههم بلينوا جباههم زور باشا ياخد وسبحه ليلى بلين شي وسبحه ليلى هكذا نخين بتعب جاوي لقال حاء كديد هاي كدر ناكي بأقامان لي بلين شي وسبحه بلينوا وسبحه زور باشا ياخد بو بيتي ها لاواسكدنو در نخسين لكاتي وستاندا وشي فعلوه كأوصينا ببتشي أي بهايكي ساكن أقبلين فعلوا راستا رازنية فعلوا أبي هكذا ربخين بلين شي فعلوه شي فعلوه ياخدوا شي ماليه بلين شي ماليه شي مالية أقبلين ماليه راستا هلا هەڵەیە هاکەمان دەر نەخستووە ئەبێ ئاگامان لە پیتی ها ئەبێت باسی ئەم دوو پیتەیشەکەین خۆشەویستان پیتی عین دەربڕینی دیاتینە و هەڵانی کە لە پیتی عینە ڕۆئەیەت سلایدی دووەم خۆشەویستان دەربڕین بە دەنگێکی ون بوو لە شێوی پیتی ئەلیفی قەڵەو کراو بۆ نمونە وشەی نەعبود و بڵێن چی نابود و ئەمە هەڵەیە ئەبێ عینەکە جوان دەرخی نەعبود و بڵێن نعبد زۆر باشە حاڵەتی دووەم بڕینی دەنگەکە کە زەنەدار بێت بۆ نمونە وشەی یعملون بڵێن چی یعملون ئەمە هەڵەیە یعملون دەنگەکە ببڕین ئەمە هەڵەیە بێت دەنگەکە لەگەڵ یا بەردەوام بێت یعملون بڵێن يعملون زۆر باشە یاخود قەڵەوکردنی پیتی عین کە ئەمەش هەڵەیەکی زۆر بڵاو خۆشەویستان پیتی عین نابێ بڵێن عاسەڵ پیتی عین سیفەتی تەفخیمی نییە پیتی عین سیفەتی ئیستیفالی هەیە ئەبێت لاواز بکرێت بڵێن چی وعاسەڵ تەنها سادەکە لەویادا قەڵەو دەکرێت حاڵەتی چوارم بۆ پیتی عین خۆشەویستان دەربڕینی لە شێوەی هەمزە والله يعلم وأنتم لا تعلمون ئەمە هەڵەیە خۆشەویستان والله يعلم ئەبێت چونکە مەخرەجەکەی لە هەمزە و نزیکە ئەبێ بچینەوە بۆ مەخرەجی عین تێکەڵی نەکەین لەگەڵ هەمزەیە بۆ پیتی حا خۆشەویستان ئەمەیان ئەیەڵینەوە ئینشاءڵڵا بۆ بەرنامەی داهاتوو پیتی حا و پیتی غین و خا ئەم سێ پیتە ئەیەڵینەوە ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە تەمەنمان باتێ پشتیوان بە خوای گەورە لە بەرنامەی داهاتووە باسی ئەکەین بەڵێ خۆشەویستان دێینە سەر بڕگەی دووەممان ئەمڕۆ تایبەتە بە لاپەڕا 587 سوورەتی ئەلئینفیطار و ئەمڕۆ حەڵقەکەمان یاخود بازنەکەمان تایبەت کردووە بە قوتابیانی خۆشەویستی کچان بۆ ئەوەی ئەوانیش بێبەش نەبن لە بەرنامەکە و بۆ ئەوەی کە هاندەرێک بێ بۆ دایک و باوکان کە چەندێک کوڕەکان هان دەدەین بۆ ئەوەی کە فێری قورئان بن پێویستە کچەکانیشمان هان بدەین بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا فێری قورئان بن هەڵگری قورئان بن ئەخلاق و ڕەوشتیان قورئانی بێت ئێستا قوتابیانی خۆشەویست سوورەتەکە خوێنینەوە لە دوای منەوە ئەیڵێنەوە خۆشەویستان لاپەڕا 587 سورة الانفطار أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إذا السماء انفطرت إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت علمت نفس ما قدمت وأخرت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم يا أيها الإنسان ما غرك بربك الكريم
الذي خلقك فسواك فعدلك الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم أي لينوى وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين وما أدراك ما يوم الدين أجاتان لما كان بيت ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله زۆر باشە دەستان خۆشە پێشەوەی قوتابیان بخوێننەوە خۆشەویستان چەند وشەیەک هەیە کە بە خێرایی بەسەریا تێپەڕین و باسی ئەەکەین وشەی تا کاتێک کە ساکین بێت ئینفەتەڕەت بەم شێوازە تاکە ئەبێت دەربکەوێت سیفەتی هەمسی هەیە ئینتەثەڕەت نابێ بڵین ئینتەثەڕەت یا فوجیڕەت ئەبێ بڵین فوجیڕەت بڵێن بعثرت ئەو تایانە ئەبێت بەو شێوازە دەر بکەوێت ئاەتی حەوت خۆشەویستان فەسەواکە فەعادەلەک ئاگامان لێ بێت نەڵین فەعادەلەک شەدەی لەسەر نییە ئەو خوێندنەوە ئاگامان لێ بێت و هەروەها وشەی عین یعلەمونە ئەبێ ئاگامان لێ بێت لەگەڵیا دەنگەکە بەردەوام بێت نەڵین یعلەمونە دەنگەکە کۆتایی پێبێنین ما تەفعەلون پیتی فا تەفعەلون بەم شێوازە بە جوانی دەری بخەین ئاەتی کۆتایی خۆشەویستان یەومە لا تەملیک نەفس لنەفس شەیئا لەسەر شەیئا ئەتوانین بوەستین والأمر ئەو لامە کەمێک دەنگنەک لێ بەردەوامە والأمر نەڵین والأمر یا والأمر سەکتو یاخود نقڵ و هەندێک حاڵەتێکە لەم ڕیوایەتەیە ئێمە ئاگامان لێ بێت نابێت بەو شێوازە بیخوێنەوە یەومەئیذ لله لەسەر وشەی لله کە ئەوەستین ئەبێ هاکە چی دکەین ئەبێ هاکە دەربخین و بیخوێنەوە بڵین چی دادەسیمە لله زۆر باشە ئەو بۆ شێوازە پیتی هایەکە دەربخەین ئێستا دینە سەر
گوێبیستی قوتابیانی خۆشەویست دادە ئایە بۆمان بخوێنێتەوە ئیستیعاذە و بەسمەلە بکە و فەرموو. بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا السماء انفطرت زي ما ادك زياتر إذا السماء انفطرت إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت. زور باشا بارك الله. زور باشا دست خوش بيه. الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين. زور باشا دست خوش بدادا سنة يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين. وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله. دەستان خۆش بێت بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمانە قوتابیانی دەزگای نووری حیکمەن سواز بۆ خوای گەورە کاتوانیویانە ئاوا قۆناغەکانی خوێندن ببڕن الحەمدوللا هەندێکیان لە ختمان و هەندێکیان جوزی عەمەیان تەواو کردووە دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانیان ئەکەین بە هیوای بەردەوامیان ئینشاءڵڵا ببنە خاوەنی مۆڵەتی قیراعات و ببنە خاوەنی ئیجازە و هەڵگری ئەخلاق و ڕەوشتی قورئانی بن. خۆشەویستان من لێرەوە کۆتایی پێدێنم بەڵام پێش ئەوەی کە کۆتایی پێدێبێنین دادەسەنە بە دەنگە خۆشەکەی خۆی هەموو سوورەتەکەمان بۆ دەخوێنێتەوە پاشان ئێمە بەرنامەکە کۆتایی پێدێنین دادەسەنە دەست پێ بکە و فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت. يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين. وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا
والأمر يومئذ لله صدق الله العظيم. بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست، فێربوونی قورئان پێشەکی ئەرکی سەرشانی دایک و باوکانە. ئەوەی کە ئەم قوتابیانە پێی گەیشتوون بەڕاستی یەکەم شت ماندووبوون و زەحمەتی دایک و باوکە، پاشان ماندووبوون و زەحمەتی خۆی، پاشان ماندووبوون و زەحمەتی مامۆستایان. خی گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە. فێربوونەکە هەمەلایەنەیە ئەبێ بە هەموو لایەک لە خەم و لە هەمی مناڵەکانمان نابین بۆ ئەوی کە ببنە هەڵگری ئەخلاق و ڕەوشتی قورئانی. تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە. بەخوای گەورەتان دەسپێرین. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبرکاته. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.